هیچ بیانوێ نییە هیچ بیانوێ نییە زەویەکان زۆربەی کارەبای بۆ چووە جادە بڕاوە خانوویتیا کراوە یعنی دوای چەند ساڵێ ئەم زیانە ڕاگیراوە ڕوو لە هەچێڵین ئەڵێن بۆ ڕاگیراوە هیچ وەکارێکمانانێ هۆکات لە دوای ئەوە دای بەزێنێ بۆ شارەوانەکان ئەمە سەرۆکاتی شارەوانیە دای بەزانەوە بۆ هەموو شارەوانەکانی سنووری سلێمانی یعنی هیچ زەویە ناقانونی نییە ئەوەی لێرە کڕین و فرۆشتنی پێوە کرد بێ چۆتە شارەوانی و ناحێ پرسی کردووە ئەوان هیچ ڕێگر نەبوون و کارگوتیانە هیچ کێشەیەکی یاسایی نییە باوەڕ بکە یعنی کابرا ماڵیشی تیا لایفتەی پیاڵواسی بۆ فرۆشتن شارەوانی چوە پێ لێ کردوێتەوە عنی ئەڵەی لەگەڵ تیرۆستا مەعامەلا بکرێ وەزارەتی پێشمەرگا و نووسراوی خۆیەتی ئەوە نووسراوی خۆیەتی کە خۆی احترافی پێ ناکە و ناکەوێتە دوای قەزەکەی شارەوانی ژێر حسابێکی بۆ ناکە لە کاتێکا وەزارەتی پێشمەرگە نەبێ شارەوانی ناتوانێت بەم شوێنە تەسەڕوف بکە ئەڕۆینە شارەوانی نایەڵێ ئیشی لەسەر بکرێت دەستگیر دەکرێت ئەتەوێ بیکەی بە خانوو و شارەوانی دەستگیر تەکە باشە ئێوە کەوا ئەم عەرزانەتانی فراس کردووە بۆ ئێلن ئەم خەڵکە کوڕین و فرۆشتنی پێوە بکات چی ماقولەکەی من قوتی ماڵ و مناڵم کردێتە دەم عەرزێکەوە ئێستا تۆ نایەڵی بیفرۆشم نایەڵی بیکەم بەبینا نایەڵی ئەم خەڵکە نایڵ هەر ناڵن دۆسیەکەمان بگاتە شوێنی خۆی فەرموویشەکەی ئێمە لای چێ لای کاقوبادەوە تا بەربەستی بۆ دانانووی ئەڵێ برا شەڕی داعشمان لەگەڵاکە بەس حەفرەکەمەوە بیکا ئێمە کۆمەڵێکین هەمیشە مرۆڤ ژیانی وا بووە ئەو کەسانی کەوا کەس بێکەسن ئەو کەسانەی کەوا کەس ناناسن ئەبێ دایمە لە ژێرەوە بن قانونی ئەم نیشتیمانەی ئێمە وایە دائیمەن تۆڕەکان ماسیە بچووکەکان ئەگرێ ماسیە گەورەکان ئیدڕێنێ بۆی دەرئەچێ